ئینسانی مسلمان گەرەک لە دنیاە بەردەوام بە دوای پاک و جوانە بگەڕێ، بە تایبەت لە بواری ڕزقە، لە بواری پەیداکردنی ڕزقە. خوای تەعالی ئەمری بە پێغەمبەرەکان کردووە، بە پێغەمبەرەکان بە پێغەمبەرەکان ئەمری کردووە. خوای تەعالی لە سوورەتی ئەلمؤمنون ئایەتی 51 ئەفەرمێ یا ئەیوها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا إني بما تعملون عليم. خوا ئەمری بە پێغەمبەرەکان کردووە بە دوای ڕزقی حەڵاڵا بگەڕێن. هەر هەمان ئەمریش بۆ مسلمانانیش گشتی کراوە و بۆ خەڵکی بەعام لەسەر زەویە جگە لە مسلمانانیش. خوای تەعالی فەرمێ یا ئەیوها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا. حتى كابرا كافريشة بابا باكين أنا كيدركا، حتى كابرا منافقيشة بابا باكين أنا كيدركا. إترجع إيمان دار أبي بدواي حلال بقري ولا تتبعوا خطوات الشيطان. هنقاوة كان الشيطان نتان خلطين عمو مان شيطان دي أمان خلطين يا آخر دي أقر من أمنكم والله أمنكم آخر دواي رزق مناميني هنقا يعني هنقاوي هي شيطان هنقاو أدواب برو حرام. تو هر لهنقاوية كمان ميلا بدبابرة وحرام، هر لهنقاوية كمان بزانا أما باكا أما بيسا كاميان هلا بجيري باكا كهل بجيرا نك بيسكا، باكا كهل بجيرا نك بيسكا. مگر ناچار بي گوشتي برازيش لكات ناچارية دروسته أو نيبي بغوي تانمري أو حالت ناچارية بلام ناچار نبي دروسنية. حلال رونا وحرامش رونا بلام لبيني حلال وحرامه هني شت هي تيك الله سبحان الله هني شت لبيني حلال وحرامه تيك الله امان اغاتن لو تيك الله نبي شيطان تان خلطين جاري وايا برس بدم ملائكي لبر او هي او بوقت حلالكي بلام حلال وحرامش حرامه خد ما خلطين خد ما خلطين جاء ابي اغامان لخومان بي اما واي كردو سلف وبيشيناني ام امته ماڵ و مناڵی خۆیانیان جێڵاوە وڵاتی خۆیانیان جێڵاوە بڕۆن بە دوای نانی حەڵاڵا بگەڕێن خۆ ئەیانتوانیە لە وڵاتەکەی خۆیانە بە حەرام بژێن. بەڵام بۆچی ماڵ و مناڵ و هەموو شتێ بەجێ تێڵیت و وڵاتی خۆت بەجێ تێڵی ئەبڕۆی لەبەر ئەوەی تیکەی حەڵاڵت دەستکەوێت. لە سەردەمانێکە ئەم عالەمە هەمووی ئەچوون لە جنوب ئیشێکرد لە بەغا ئیشێکرد کە عەبرا بە مانگ نەهاتەوە لەبەرەوەی تیکەیەکی حەڵاڵی دەستکەوێت. دروستە مسریەکان هاتن لە عێراق ئیشیانە کرد لەبەر ئەوەی تیکەی حەڵاڵیان دەستکەوێت. خۆ ئەتوانێت ئینسان بە حەرام بژێ بەڵام تیکەی حەڵاڵ هیلاکی گەرەکە ماندووبوونی گەرەکە. لەبەرەوەی ئیمامی سوفیانی ثەوری ئەفەرمێ ئین طەلەب الحەلالی عەمەل الئەبطال ئەفەرمێ گەڕان بە دوای حەڵاڵە پیشەی پاڵەوانەکانە. دوور لە ڕووی جەنابتان کەسانی هیچ و پوچ دایمەن بە دوای حەرامە ئەگەڕێن، کەسانی چاک بە دوای حرامە ناگەڕێ و حرام خۆشە ویسەکانم وا ئەکا خوای تەعالی دوعات قبول ناکا و کردەوەکانت قبول ناکا. کابرا عەرزی خەڵکێکی داگیر کردووە حتا جاری وا هەیە هی برای خۆت داگیرت کردووە هی برازای خۆتە داگیرت کردووە ئیتر لەمە وێنێ زۆرە لەم ناوچەی خۆمان. کابرا زەوی یەکێکی داگیر کردووە کە زەویەکەی داگیر کردووە لە ناو زەویەکان نوێژەکە نوێژ لە ناو زەوی داگیر کراوە دروست نییە. زۆر مشکلەیە ماڵی خەڵک داگیرکردن دروست نییە و حرامە. دوعاتیش قبول نابێ کردەوەکانتیش قبول نابێ. خوای تەعالی پاکە و پاکی قبوڵە و هەروەها لاشە و جەستەی ئینسان لەسەر حرام پەروەردە ببێ ئەو لاشەیە جەهەنم ئەولاترە پێی. وەکو لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کابرا ئەپاڕێتۆ لەخوا هەرچی وەسائلی دوعا هەیە گردێتێ بەر. مەسەلەن الحمد لله عكاد وآي صلوات لسر في غمر أداء صلى الله عليه وسلم دسي بر زكاته أمانة طبعا هموي وسيلا بو دعاء قبول كردن أمانة سنة وأبارت والله يا رب يا رب أول أخوة الله الكيتو فرميس كيش لواني بتشاوى كان يبيت أخواره في غمر إخوة فرميس الله سم دعاء قبول نابي بوشي أفرمي لبرو إن نانك حرامة جلو برقك حرامة قوشتي جاني بحرام بيجيشتو أي خوي تعالى شون دعاء قبولك نا والله دعاء قبولناك ئەگەمان لە خۆمان بێ زۆر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ڕووی کردە تاجرەکان فەرمووی تاجرەکان یا معشر التجار إنه يشهد بيعكم الحلف والكذب فشوبوه بالصدقة. فەرمووی تاجرەکان تجارەت مشکلەیە برایە تجارەت زۆر مشکلەیە
سوێنی تیا ئەخورێ جاری وا هەیە قسەیەکەکەی نەوعێک لە فێڵی تایە بۆیە مەسئلەی تجارەت زۆر حساسە زۆر حساسە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تجارەتەکانتان پاکەنەوە بە سەدەقە ئەمە معنای ئەوە نییە کە تۆ بە حرام پەیایکەی بە درۆ و سوێنی درۆ و ئەمانە و بە فێڵ ئینجا بڕۆی بتەوێ پاکیکەی تۆ خێرێکی لێ بکەی بۆ نمونە ئەمڕۆ فێڵت لە خەڵک کردە گڵایە قازانجت کردووە بێ 5000 بخەیتە ناو دەخیلەی مزگەوتەوە بڵێ وەڵا ئەوە تەواو نا قەزدی ئەوە نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەزدی ئەوەیە کەوا تۆ بە حەڵاڵی حتا بۆت ئەکرێ بە حەڵاڵی نانەکە پەیاکەی بەڵام لەگەڵ ئەوەشە مادام تجارەتە هەر لە خۆ نەوعێ شتێکی تایە بۆ نمونە شتێکە فرۆشی سەیرەکەی بێت 50000 قەنجازەکەی لە پیاوێکی فەقیر هەر لە خۆ یعنی ئەمە دڵ مرتاح نییە خۆ حەڵاڵیشە بەس دڵ مرتاح نییە جا لەبەر ئەوە ئینسان بۆی بکرێ مەسەن 10000 خێر بکە پارەیە بداتە فەقیرێ بیراتە دراوسەیەک بیخاتە دەخیلەی مزگەوتێکەوە بیخاتە کارێکی خێریەوە